بەهۆی ئەوەی ئەمە زۆربیان کۆمپانیای نیشتیمانین و ناوخۆیین و پشت بەخۆیان نەبەستن وا کات کە چوونە دەرەوەی دراوی قورس کەم بێتەوە و هێنانی کاڵا لە دەرەوە کەم بێتەوە بە پێچەوانەوە پێداویستی ناوخۆ دابین کە وە زمینەی ئەوە بڕخسێنێکە کاڵاکانمان بچێتە وڵاتەکانی تر بچێتە ناوەڕاست و باشووری عێراق کە بازارێکی گەورەیە بۆ ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستان هەن. سپاس زۆر دەستان خۆش. هلا عدنا للورد. لارجاك بينرمان صوتنا به بينراني عزيزي شار بريس اما تلا پێشانگەی دەوڵەتی سلێمانین ئەمڕۆ لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پیشەسازی و بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە کۆمپانیان نێوخۆیی و دەرەکیەکان لێرە لەم پێشانگایە سەرجەم کاڵا و بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن بەمەبەستی خستنەڕووی بەرهەم و کاڵاکانیان لێرە دەمەوێت لەگەڵ بەڕێوەبەری بازرگانی و چاودێری سلێمانی سۆران عەبدولغەفور عەزیز لەسەر گرنگی زیاتری ئەم پێشانگایە گفتوگۆ بکەین کاک سۆران سڵاوە دەبێ کاتە باش ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دەکرێتەوە گرنگی و ئەهمیەتی ئەم پێشانگایە چییە بۆ شاری سلێمانی بەتایبەت؟ سڵاوتان لێبێ دووبارەکردنەوەی هەموو پێشانگایەک لە هەر کاتێکا بێ لە بواری ئابووریە خزمەتێکی زۆر بە شاری سلێمانیەکە کە ئێمە دەستخۆشی بەڕێخەرانی ئەم پێشانگایەکەین
و هیوادارین شتی باشتر بکەن لە ناو شاری سلەیمانیە بۆ زیاتر پێشکەشتنی باری ئابووری هاوڵاتیان و شاری سلێمانی. ئەو بەرهەمانی کە لێرە زیاتر ئەو کۆمپانیانی کە لێرە بەشدارن زیاتر کۆمپانیانی خۆیان یاخود دەرەکین. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو هەم ناوخۆییتیا هەم دەرەکیشی تایە هیوادارین لە ساڵانی داهاتوودا بە شوێکی بەرچاوتر کۆمپانیا دەرەکان بێن ناو هەرێمی کوردستانەوە. ئەمە ڕابردوودا بەشێک لەو بەرهەمانەی کە داخلی هەرێمی کوردستانە من بە جۆرێک لە ژوورەکان گلەیی لە کوالێتیە بوو. وەکو چاودێری بازرگانی ئایا ڕێگەت درراوە بە هەموو کۆمپانیاک ئایا هەموو کۆمپانیاک مافی ئەوەی هەیە کە لەم پێشانگایانەدا بەرهەمەکانی خۆی نمایش بدات بەپی ئەو ڕێنمانی کە هەیە سەرجەم ئەو کۆمپانیانە بۆیان هەیە بەشداریکەن لەم پێشانگایانەیە لەبەرەوەی خۆتان نەزانن هەتا کاڵا زۆر بێت لە شاری سلێمانی و لەم هەرێمەیە ئێمە پێویستمان پیانە بەس بەمەرجێک لەژێر کوالیتی کۆنتڕۆڵ و ئەوەی خۆپارەتی تەندروستی و کەنەتنی کشتتوکاڵەیە کەسەکانەوە شکینیان بۆکەن چەند گرنگە گرنگی بەم جۆرە پێشانگایانە بدێت بەم جۆرە کارانە بدێت بەتابەتی بۆ ئەو بەرهەمانەی کە پێویستن و ضرورێتن بۆ هەرێمی کوردستان وە تا چەند گرنگە گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بدێت. ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە گرنگی بە بەرهەمی ناوخۆیی بین بۆ پاڵپشتی هەم براجوتیارەکانمان هەم بۆ پاڵپشتی برا بازرگانەکان لەبەرەوەی خۆتان نەزانن کە ئێمە پشتمان بەخۆمان بەس ئیتر پێویستیمان بە بەرهەمی دەرەکی نابێت کە پێویستی شەرزە حکوومەت پاڵپشتی سەرجەم ئەم بوارانە بکات لەبەر ئەوە ئێمە وەکو خۆمان هەچ پژگیریەکە بێ بۆ هەموو لایەنەکان لە بازرگان لە جوتیار لە شتەکانی ترا ئێمە وەکو خۆمان پژگیریانەکەین. زۆر سپاس. بەڵام بەرزانەما وتەکانی سۆران عەبدولغەفور عەزیز بەڕێوەبەری بازرگانی و چاودێری سلێمانی بوو کە باز لە گرنگی ئەم پێشانگایە دەکات گرنگی ئەم پێشانگایە خۆی بۆ خۆی لەوەدایە کە بەرهەمە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگەی ئەم پێشانگایانەوە نمایش بکرێت لە ئێستاژا لەم پێشانگایەی ئەمڕۆ بەشێکی زۆر لەو بەرهەمانە خۆیانە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە نمایش کراون ئەمەش بە ئومێدی ئەوەیە کە گرنگی زیاتر و ئەهمیەتی زیاتر بە بەرهەمە نێوخۆیەکان بدرێت.